ڕۆژێ بەبای برد تەواو حەیام چوو قوڕم بەسەر بوو چی بکەم ئەی خوای گیان چۆن بچمە ناو خەڵکەوە چۆن سەیری خەڵک بکەم دەبەسە تکال لە یەکەم بەسە بەس نییە گوێت گرزەکی من تەحەمولی ئەم ژیانە ناکەم گوێن لێیە یەک هەفتە تێمێ یەک هەفتە یاوەتە کچەکەم بوێنیتەوە یاوەتە خۆمە سووتێنم ئەرە پێ قەزاب لەم هاوەرە چی دایکم نایەتیوە تاو قسەم لەگەڵا کردو بەیان دێتەوە ئەگەر ناتۆ خۆمی هێنمەوە شێرکۆ ئەو میکرۆفۆنە بکەرە باوچەتی وەرگوێ لێبێ باشە دێودانکەیە بەدەرە با خۆشی گوێی لێبێت گوێ لێبێ شیرین دایک وا خەریکان بریە ئێمە تۆمان بەخێو نەکردووە بۆی بە عەرەزی خۆ هەرچیەکی ویست و بیکەیت و ئێمەش لەو لاوە پێ بکەین و هەڵپەڕین بۆ تێگەیشتی تا یەک هەفتەی تر نەیتەوە خۆ مەزانم چیتان لێ بکەم ئەوە شیرینە بەڵێ ئەبێنێ بێنێ با خۆم قسەی لەگەڵا بکەم گوێ بگرە شیرین باش گوێم لێ بگرە تەنیا یەک هەفتە تێمێ لە ماوەی یەک هەفتیانەیتەوە بەو خۆیان خۆمە سووتێنم گەر لە خۆم بەرێم چیشە دەبات بێ قیرسیە گوێ لێ بۆ خۆمە سووتێنم خۆمە سووتێنم لا مخشێنوی لێتان دێت جدان لێ بۆ چی ود دایکت گوێ لێبێ شێرکۆ خۆ هەموو شتێک حەس بکە پێویست ناکەیەوە بەم شێوە دێتەوە تەواو بەیانی دێتەوە ئەگەر ناتەوە وعد خۆم لەگەڵ لە دێمەوە باشە تەواوێت Cherko, Cherko, explique-moi ce qui se passe. C'est quoi? بخير بينا ئەوات مۆ دایکە ئەوەتەم لەبەر دەستە ئیتر قەرارمەوە لە موتەمەنما قەت لە قسەی تۆ دەرنەچم هەر شتێکیش تۆ بڕیاری لەسەر بەی من قەدڕەتی ناکەمەوە ئەوە پێشتر ئەمە بزانیایە کە ئەبێ بە قسەم بکەی ئێ باشە داوا لێبوردنە لێ یەکەم بۆ تۆ وازانی لێبوردن هەروە ئاسانە شالاجان کەی وەختی ئەم قسانەیە بەخێر بیتەوە کچەکەم ئێستەمانجەکەم مامەگە شالا دەوازی لە من با ئیسراحەتێ بکات تا دوای خۆمان قسەی لێ یەکەین هۆی شالا تۆ چەند دڵە ڕقا وەخت و ناوەخت نازانی ساقم بەخێر بیتەوە شیرین بۆسە خۆ لە مەسەلەکەمە شارەوە ڕاستم پێ بڵێ ئێستا تۆ هیچ پەیوەندێکە لەگەڵ فەرهاد ماوە یان نا هەر بیریشی لێ ناکەمەوە شیلان سێرم کە و ڕاستم پێ بڵێ درۆ لەگەڵ خۆتا مەکە بڕوا بکە بە ڕاستمە تازە من و فەرهاد تەواو خەوێک بوو هات و ڕۆیشت
بەس پێم بڵێ بۆچی ئەم پرسیارانە لە منەکەی شتێک هەیە؟ شیرین گیان تۆ ئامۆزامیت و حەز ناکەم هیچ شتێکت لێ بشارمەوە. مەسەلەیەک هەیە مەوێ پێتی بڵێم. ئەویش ئەوەیە کە ماوەیەکی زۆرە دایکم و دایکت بنەکۆڵە لەسەر یەک مەسەلاکەن. ئەویش ئەیانەوێ تۆ بن بە ئەحمەدی برام. چییە کچێ؟ ئەڵی پێت خۆشە؟ ئەحمەد خۆی بۆ مەسەلە یازانێ؟ ئای چۆن زۆریشی پێ خۆشە. ئیتر من بۆچی پێم ناخۆش بێ؟ ئامۆزای خۆم نی ئەحمەد لەموو کەسە نزیکترە بۆ من. سێرم کە یعنی ئێستا تۆ بە مەسەلەکە ڕازیت و پێت خۆشە؟ بڕوا بکە زۆریشم پێخۆشە بڕۆ بە ئەحمەد بڵێ شیرین ئامادەیەش و پێ بکە من ئەو مۆزوعە زۆر دەمێکی شازانم. هاشیرە بۆ شوێ ئێستا دێمەوە ئێستا دێمەوە. ئەوە چێکی لە سوچەیە تۆ نازانی میوانە هەیە بۆ نایی لە لای میوانەکان دانیشی دایکە ئەبێت تۆ ئەو زانی من لەسەر بڕای تۆشم کرد بە ئەحمەد چکە تۆ زۆر حەزەکرد من شووی پێ بکەم قراریشمەوە تا لە دنیا بمێنم لە قسەی تۆ دەرنەچم قیروسێ لە دڵی خۆم با بمرێ بەس تۆ ڕازی بی کچی خۆم من لە تۆ باشتر لەم دنیا تێگەیشتوم نابێ لە قسەم دەرچیت ئەزانم ئەم قسانەی ئێستا و بەدڵ ناکەیت بەڵام دڵنیام ڕۆژێکی تێگەی کام قسانی من چەند ڕاستن ئێستاش خۆم وەڕمەکەرەوە ئەدەی پێ بکەنەوە بڕۆ لای میوانەکان دانیشە لە شوێنێکە دەی چیمە جان چۆنی؟ باشی باوکە کاکە فێراداتەوە بەڕاستەوە بەخێر بێت ماڕەفیز بە ئەزەتم بە چۆنی چیمە جان باشی بەرادیان بەخێر بێت چۆنی باوکە باشی بەخێر بێت هەڵما چۆنی باشی ڕاکەم بە باران لێتان نە بڕۆ الو شيرين شوني شيرين ما يقصر لك قلبكم شيرين جواب كده ياك داخل جواب كده جمله بكره هو تصورنا كي من توم لبير شو توي ترتاو تصورنا كي دصل لي رجل ما باساني هم جاربه تنها لبرتو اتوماتو بس لبر خاتيتو اتوماتو ابي مشكله حلكم وحلي شكم توش تخوشي في سيبلي فەرهاد داوای لێبوور نەکەم چونکە من مارەکرام بە هیچ شێوێ ناتوانم بوو بینم تازە تەواو فەرهادگیان لە بیرم کە چونکە منیش تۆم لە بیر کرد تەواو تێبگەلێم تەواو یعنی تەواو خواحافیز
شیرینجان چۆنی؟ شیرین ئەمێ قسە لەگەڵ بکەم. داوای لێبوردنەکەم چی مەنگیان ئەزان بۆچی هاتووی تازە هەرچێ بکەن بێفایدەیە داوای لێبوردنیشەکەم ئەم شتاڵێم هەسەکەم کاتی خۆتان لەگەڵ نابەفیڕۆیەن سیرکە ئەو تا چی مەنگیان من تازە مارە کراوم تازە مشتە کۆتایی پێ هات ئاتخوا یەک دەقە هاچی مەنگیان ئەوە بەرەو بە فەرهاد بەڵێ شیرین ئەڵێ خەوێکی زۆر خۆش بوو تازە و خۆش کۆتایی پێ هات حەزەکەم یەک شتێکەشی پێ بڵێ بۆستە پێی بڵێ شیرین ئەڵێ من تازە ئەوم لەبیر کرد بە ئەویش من لەبیر کرد شیرین گیان خۆ فەرهادەوەی ناوێ بەزێ بتبینی و قسە لەگەڵ بکە ئیتر بۆ ناتوانم داوای لێبوردنەکەم بە هیچ شوێ ناتوانم شیرین مەڕۆ قسە لەگەڵ بکەم شیرین چی من؟ چییە؟ چی بوو؟ چیە قسە بکە؟ چییە تەواو هەموو شتێ تەواو ئەحمەد تکالێکم گەورە بیت بکەرەوە بەتەنها بیر لە خۆ مەکەرەوە شیرین وەڵی زۆر خراپە ئەبێ هەمومان فریای کەین تکالێکم یەک جاریکە بوو بینم لەگەڵ شیرینە خۆمەزانم چی لێکەم ئەحمەد
personnes sont en train de se faire tuer devant vos yeux. Comment? C'est ça votre solution? Vous allez continuer à rester comme ça? Hein? Pourquoi vous ne changez pas votre façon de penser? Pourquoi vous ne défendez pas vos droits? Le droit de deux personnes qui s'aiment, pourquoi? Ce beau garçon et cette belle fille s'aiment du fond de leur cœur, du plus profond de leur âme. Vous n'avez pas le droit de les séparer. Vous n'avez pas le droit. C'est un crime. C'est un meurtre. Vous n'avez pas le droit. Vous n'évoluerez jamais si vous continuez à penser comme ça. Jamais. Jamais. احمد شدوي اوصلي تبشو فرات أحمد من كوشا مات من كوشا احمد مامك منو تو كوريم لادين شيرين مني خوشه مني يبت تخلي كم تشمي عقل بمصعد شكله كوشن احمد مامك شيل من يده اروك كده تهنات فرات وصل فرات شيرين 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 شيرين
شيرين شيرين شيرين Ne me quitte pas, il faut oublier tout, peut s'oublier qui s'enfuit déjà, oublier le temps des malentendus et le temps perdu, à savoir